دو ئاەتە دەفەرمێ من ڕازیم بەوەی تەنها ئیسلام ئاین و بەرنامە و پرۆگرامی ژیانی ئێوە بێت و دەفەرمێ هەر کەسێک غەیری بەرنامەی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام هەر بەرنامە و پرۆگرامێک هەڵبژێرێ لە ژیانی دنیادا و پەیڕەوی بکات خوا لێی قبوڵ ناکا و لە ڕۆژی قیامەتە لە خەسارەتمەندان و دۆڕاوەکان دەبێت. ئەوەی خوای گەورە ڕازیە ئێمە ئەنجامی بدەین دینداری پێ بکەین تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە و هەر کەسێکیش پەیڕەوی ئەو ئیسلامە پیرۆزە نەکات خوای گەورە دەفەرمێت لە قیامەت دۆڕاوە. سپاسی خوا بکەین هیدایەتمانی داوە بۆیە گەنجە خۆشەویستەکان وعتان بە خوای گەورە داوە دینداری بکەن بەردەوام بن لەسەری بەڕاستی ئەبێ ئەو دینە کاریگەری بەسەر ئێمەوە هەبێت. سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ منافقەکانە چۆن چ فەرقێکیان هەبوو؟ بە هەر کەسێک لە ئێمە بەراوردێکی خۆمان بکەین بزانین لە صیفەتی منافقە و نزیکین یا لە صیفەتی ئیماندار و سەحابەوە. خوای گەورە لە کۆتایی سوورەتی تەوبەدا باسی تاقمی ئیماندار و منافقەکانمان بۆ دەکات. سەحابە و منافق دوو تاقمی جیاواز. سەحابە خۆشەویستی خوا، منافق دوژمنی خوا، چونکە خوای گەورە دەفەرمێ هم العدو، منافقەکان دوژمنن. ئاگادار بن ئەی سەحابە لەناو ئێوەدان بەڵام ئەوانە دوژمنن. شایەتمانیشیان هێنا بەڵام منافق و دووڕوو بوون. خوای گەورە باسی ئیمانداران دەکات دەفەرمێ کاتێ ئاەتەکانی قورئاندا دەبەزێ ئیمانیان زیاد دەکات. ئیمانداران ئیمانیان زیادیە کرد ئاەت بە ئاەت گۆڕانکاری لە ژیانیانە دروستە کرد. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ ماڵ برادەرێکی هەبوو کە دەڕۆژت بۆ ماڵ برادەرەکەی یەکسەر بێ ئەوەی لە دەرگا بدا خۆیە کرد بە ژوورە. کاتێک خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە کە چوونە هەر ماڵێکەوە غەیری ماڵەکەی خۆتان ئیزن وەرگرن لە خاوەن ماڵ بدەن لە دەرگا یەکسەر خۆتان مەکەنە ژوورە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ هات بۆ ماڵ برادەرەکەی دای لە دەرگا ئاەتی قورئان دابەزی. ئاەتێک دابەزی خوا فەرمانی کرد بە سەحابە ڕەزای خوای لێبێ لە دەرگا بدەن ئیزن وەرگرن. برادەرەکەی هاتە دەرەوە وتی عەبدوڵڵای کوڕی مەسعود چییە لە دەرگا دەی گۆڕاوی؟ گۆڕانکاریت بەسەر هاتۆ پێشتر لە دەرگا نەدا خۆتە کردە ژوورە ئێستا لە دەرگا دامە یعنی چی؟ فەرمی خوای گەورە فەرمانی پێمان کردووە ئەبێ لە دەرگا بدەین ئەبێ ئیزن وەرگرین. ئەوە ئیسلامە. شەرمەزاریە بۆ ئێمە کەسێک کە ئێمە ئەهلی مزگەوت بین ئەهلی نوێژ و عیبادەت بین خەڵکی گلەی و گازندەمان لێ بکەن. خەڵکی لە دەستمان ڕازی نەبن، لە دەممان ڕازی نەبن، لە ڕەفتار و کردار و گفتارمان ڕازی نەبن. کەواتە ئەو ئاینە کاریگەری بەسەر ئێمەوە نییە. خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندەها شوێندا فەرمانیان بە ئێمە کردووە، ئامۆژگاری ئێمەیان کردووە لەگەڵ دراوسێدا باش بین. کاتێککە من ئەهلی مزگەوتم و لەگەڵ دراوسێدا خراپم کەواتە من فەرمانی خوا پێغەمبەری خوا مشکانەوە صلی الله علیه وسلم بۆیە خراپم لەگەڵ دراوسێ. فەرمانی پێمان کردووە لەگەڵ هاوڕێدا باش بن، لەگەڵ خزم و کەسوکارە باش بن، لەگەڵ خەڵکی بازاڕا باش بن، لەگەڵ هەموو خەڵکا باش بن. بەڵام کاتێککە من و تۆ باش نین خەڵکی لێمان ئەمین نییە کەواتە ئەو ئاینە کاریگەری بەسەر ئێمەوە نییە. چونکە ئەگەر کاریگەری بەسەر ئێمەوە هەبوایە گۆڕانکاری لە ئێمەدا دروستە کرد. لەبەر خاتری ئەو دینە، لەبەر خاتری ئەو نوێژ و ڕۆژ و حەج و عومرە و عیبادەتەی کە ئەنجامی ئەدەی با گۆڕانکاری بەسەر ژیان تا بێت، با ئەو ئیسلامە بتگۆڕێ وەکو چۆن سەحابەی گۆڕی ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئەگەر ئێمە دین کاریگەریمان بەسەرەوە هەبێ بێگومان دەمان گۆڕێ و دەبینە کەسێکی بەڕێز و ڕێک و پێک، دەبینە کەسێکی محتەرەم. بەڵام کە دین کاریگەری بەسەرمانەوە نەبوو هاتینە مزگەوت و لەلاشەوە یەک دراوسێ لێمان ڕازی نەبوو، یەک کەس لێمان ڕازی نەبوو کەواتە ئێمە ئاینمان تەطبیق نەکردو. ئەو ئیسلامی کە خوا پێی ڕازیە ئێمە جێبەجێمان نەکردو. بەئەندوبانی جەژنە دوو سێ ڕۆژتە جەژن دەست پێکا کاکەی ئەهلی مزگەوت دەبینی خێزانەکەی لە پێش سارەگە داناوە قژی ئاوە گف کردوێتەوە.
کوا کاریگەری دین بەسەرتەوە کوا ڕەمەزان چی بەسەر هات ئەمە کاریگەری مانگی ڕەمەزان و نوێژ و تەراویح و بەسەرتەوە کاکە گیاندا دەگیان ئەمە کاریگەری ئیسلام و بەسەرتەوە قژت ئاوا لێ کردووە ڕاستی نازانم کوا کاریگەری ئەم دینە بەسەرتەوە تۆ چەند 30 ڕۆژە بە ڕۆژوو دەبی 29 ڕۆژ بە ڕۆژوو دەبی یعنی ناکرێ 20 ڕۆژ بە ڕۆژوو دەبی 25 ڕۆژ بە ڕۆژوو دەبی بەلایانی کەمەوە ئەی کوا کاریگەری ئەم دینە بەسەرتەوە بۆ نەیگۆڕیت بۆ گۆڕانکاری بەسەرا نەهات ئەو دینەی خوا پێی ڕازیە تۆ بۆ پێی ڕازی نیت وەڵا خۆم ناکەمە پیرێژن یعنی خوای گەورە دەوێت تۆ بیتە پیرێژن خوای گەورە بەختەوەری تۆی دەوێت دڵخۆشی تۆی دەوێت دڵنیا بە بەختەوەری لەوەدایە کە ئینسان ڕێگای خوا بگرێت تو نازانی ئەمڕۆ بەیانی کەی کۆتایی بە ژیانت دێ بۆی ئینشاڵڵا بە ئەو دینە کاریگەری بەسەرمانەوە هەبێت پیاوچاکێک هەبوو ڕەحمەتی خوای لێ بێ پیاوچاک بوو پیاوچاک بازرگانی دەکرد بەڵێ دەیفەرموو بەوانەی کە شاگردی بوون دەیفەرموو هەر کاتێک کەسێک هات بۆ لاتان ئەگەر شتێک عیبدار بوو بڵێن ئەم شتە عیبی تایە ئەم قوماشە ئەوە عیبەکەیەتی ئەم جیهازە ئەوە عیبەکەیەتی کە ئەمڕۆ باسی ئێوە دەکەم ئەو شتە ئەوە عیبەکەیەتی ئەم شتە دەمێ بەڵام ئەم عیبەی تایە ئەم نقصانی تایە کاکە مەسارەکەی بە شەرتی قڕخۆش دەزانی خراپ عیبەکەی چییە کاکە بۆ بە شەرتی قوڕی دێتی بڵێ ئەو عیبەی تایە و من ئەوەنەی لێ ئەزانم ئەوەندەیت دوایەوە باقیەکەی نازانم بڕۆ فەحسی عیبەکەی دەشارێتەوە بۆ ئەوەی کابرا بخەڵەتێنێ ئەم پیاو بەڕێزە ڕەحمەتی خوای لێ بێ بەردەوام دەوێت بە شاگردەکانی دەیوت هەر عیبێک لە شتەکان هەبوو بە خەڵکی بڵێن شتێک ئەزانی عیبدارە ڕۆژێک پیاوێکی جوولەکە هات جوولەکەی کافرە بەخوا غەشکردن لە جوولەکە لە کافر لە زاڵم لە نوێژنەکەر لە عارەخۆر لە تریاکخۆر لە ئەوەی کە مرۆڤ بێ لەم سەرزەویە کافر و مسلمان بێ ئاگرپەرست بێ مەجووسی بێ بتپەرست بێ غەش حرامە بەرامبەری بیکەی زوڵم حرامە بەرامبەری بیکەی ئاگادار بن دەڵی فڵان کەس نوێژ ناکە با بیخەڵەتێنم مەشروب خۆرە با بیخەڵەتێنم بەخوا لە قیامەتە باجەکەی ئەدەی چونکە لە حەدیثێکی صحیح داهاتۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگ دەکات ئەفەرمێ ئەنە المەلیک ئەنە الدەیان من پاشام من ئەمڕۆ محاسەبەی خەڵکی دەکەم خوای گەورە دەفەرمێ ئەمە قسەی خوای گەورەیە ناهێڵم هیچ کەسێکی بەهەشتی بڕاتە بەهەشتەوە ئەوەی کە ئەهلی بەهەشتە مادەم کەسێکی جەهەنمی حەقی لای بێ هەتاکو تۆڵە لەو بەهەشتیە نەکەم و بۆ ئەو جەهەنمیە سبحان الله کابرا لە جەهەنمە خوا غەزەبی لێگرتووە بەڵام مافەکەی نافۆتێنی والله خوای گەورە سێمە گەورەی دەسەڵاتی خۆی خوات ئەوەیشی جەهەنمی بێ حەقی لای بەهەشتیەک بێ ئیتر کە جەهەنمی یا کافرە یا مشریکە یا زاڵم و مجریمە هەر کەسێک بێ مادەم حەقێکی کابرایەکی جەهەنمی قەرزاری خوای گەورە دەفەرمێ ناڕم بڕۆیتە بەهەشتەوە هەتا تۆڵەی ئەو کەسە لێ نەکەم تەواو ئیتر مەڵێ من غەشەکەم لە فڵان کەس بەوا کابرا گیە لە ئاگای لە هیچ نییە داماوە فەقیرۆکەیە خوا فێڵی لێ ناکرێ بەڵێ خۆشەویستان ئەم پیاوە بەڕێزە ئامۆژگاری شاگردەکان و ئەوانەی دەکرد لەگەڵێ ئیشەکەن فێڵ لە هیچ کەسێک نەکەن هەر عیب و عارێک هەبوو لە شتەکانە پێی بڵێن پیاوێکی جوولەکە دێت پۆشاکێک دەکڕێ قوماشێک دەکڕێ عیبی تایە عیبێکی تایە بزانە لولکراو بۆ نەیبینیوە وەرحاصڵ عیبێکی تیا بوو لەو کاتە ئەو خاوەن ئەو پیاوچاکە لێوە مەوجود نەبوو حازر نەبوو یەکێ لە شاگردەکان بە یەهودیەکە و بە جوولەکەی فڕۆشت یەکێ لە کرێکارەکان وتی کێشەنی ئەمە جوولەکەیە ئەی خەڵەتێنین عیبەکەی پێ ناڵێن چونکە جوولەکەی و کافرە پێی ناڵێن ها هەنێ کەسێ ئەڵێ کاکە فڵان کەس نوێژنەکەرە ماڵەکەی بخۆ زاڵمە ماڵەکەی بخۆ شتیوانیە لە دینە مادەم جوولەکەیە پێویست ناکە عیبەکەی پێ بڵێن با بڕات بیبات کاتێکە خاوەن دوکانەکە هات پیاوچاکەکە ڕەحمەتی خوای لێ بێ وتی کوا فڵان جلوبەرگ فڵان قوماش چی بەسەرا هات وتیان وەڵا فڕۆشتمان بە جوولەکەیەک بە 3000 دەرهەم دامان پێی بە 3000 دەرهەم بە جوولەکەیەک فەرمووی عیبەکەیتان پێوت وتی ناوەڵا وتمانە جوولەکەی پێویست ناکە
وتی ئەو جوولەکە چی بەسەر هات؟ پیاوچاکەکە فەرمووی وتیان ڕۆژ لەگەڵ قافڵەکە ڕۆشت و کەوتە ڕێ بەرەو فڵان شوێن. سبحان الله سەیری ئەم پیاوە کە کاریگەری دین بەسەریوە هەیە، مەگە دوکانداری ئەمڕۆ خاوەن مارکێتەکان و بازرگانەکان ئەوەندە لە خوا بترسن، ئەوەندە خەمی قەبر و قیامەتی خۆیان هەبێت. خۆ ئەو پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێبێ ئەم ئیشەی بکردایە و نەیکردایە خۆ ئێستا لەژێر خۆڵایە خۆ مرد. حەقەکە ئەمایە وە قیامەت. ئینسانی عاقڵ ئەو حەقانە نایەڵێتەوە بۆ قیامەت، چونکە لەوێ ئینسان زەلیلە بێت. ئەم پیاوە 3000 دەرهەمەکەی هەڵگرت و کەوتە ڕێ. سبحان الله 3 شەو و 3 ڕۆژ ئەمجا گەیشتە قافڵەکە. 3 شەو و 3 ڕۆژ بەدوای ئەم قافڵە ڕۆشت. ئەمجا پێیان گەیشت، وتی ئەی یەهودیەکە، ئەی جوولەکەکە، تۆ فڵان پۆشاکت جلو بەرکت لە ئێمە کڕی، فڵان قوماشت لە ئێمە کڕی بە فڵان پارە، بە ئەوەندە پارە، بە 3000 دەرهەم، بەڵام عەیبێکی تیا بوو، ها ئەوە پارەکەت و قوماشەکەم بەرەوە، جلو بەرگەکەم بەرەوە، چونکە عەیبی تایە. ئەوان پێیان نەوتتە، من پێیان وتۆ پێت بڵێن، بەڵام پێتیان نەوتووە، بۆیە ئەوە پارەکەت و پۆشاکەکەم بەرەوە، قوماشەکە. جوولەکەکە سەری سوڕما. ئەم پیاوە 3 شەو و 3 ڕۆژە کەوتۆتە ڕێ. سبحان الله وتی باشە چی شتێک وای لە تۆ کرد کە تۆ 3 شەو و 3 ڕۆژ بەدوای منا بگەڕێی بکەویتە شوێنی من، پرسیان لەم قافڵەکە و لۆ قافڵەکە بکەی هەتا من دۆزیەوە. چی شتێک وای لە تۆ کرد کە تۆ ئەم کارە ئەنجام بدەی کە ئەمە بەڕاستیت ئینسان تووشی شۆک دەکات؟ فەرمووی ئەوە ئیسلامە. الئیسلام فەرمی ئیسلام ئاینەکەم وای لە من کردووە کە بەم شێوەیە بژیم، کە حەڵال خۆر بووم، غەش و خیانەت و فڕۆفێڵ نەکەم. بەڵێ وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من غەشەنا فەلەیسە مینا. هەموو حەدیثەکەمان لەبەر ئەوانەی کە غەشەکەن و ئەوەی کە نایکە، لەبەر ئەوەی ئیسلام حرامی کردووە لەسەر من، لەبەر ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی غەش و خیانەت بکە، فێڵ بکە لە خەڵکی بۆ ناو جەهەنەمە، بۆیە من نامەوێت غەش بکەم، ئیسلامەکەم ئاینەکەم ئەو ئاینە پیرۆزەم فێری ئەوەی کردومە کە من خیانەتکار و فێڵباز نەبم. بەڵێ جوولەکەکەیش کاتی گوێ لەم قسەیە بوو، وتی باش شتێکت پێ بڵێم منیش، ئەو 3000 دەرهەمەی کە بە تۆمدا هەر 3000 دەرهەمەکە تەزویر بوو، تەزویر بوو، ئەوەی کە دام بەو شاگردەکانی تۆ تەزویر بوو، ئەسڵی نەبوو. بۆیە مادەم ئەو قسەت کرد فەرموو 3000 دەرهەمی ئەسڵی بێ تەزویر هەڵگرە، من جلەکەم تازە بردو، بەس مادەم ئەوەندە کەسێکی چاک و ڕێکوپێکی ئەوە 3000 دەرهەمی ئەسڵی ئەوان تەزویر بوو هیچ ناکە، بەس ئەمە ئەسڵیە. سبحان الله وتی باش شتێکیشی بۆ زیاد کەم. جوولەکەکە وتی بە پیاو چاکەی فەرموو ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. شایەتی ئەدەم کە ئەڵڵا تاک و تەنهایە و محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەها ڕەوشتی جوان ئینسان ئاوا ئەگەر ئیسلامەتی بکات، تو هاموشۆی مزگەوتەوە ئاوا بە کاریگەری بەسەرتەوە هەبێت، فێڵ مەکە لە خەڵکی. ئیمامی قەیسی کوڕی سەعد کە سەحابەیە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر لەبەر ئەوە نەبوایە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی فڕوفێڵ بکە، غەش بکە بۆ ناو جەهەنەمە، لەبەر ئەو حەدیسە نەبوایە من فێڵبازترین کەس بوو، فێڵم لە هەموو کەسێکە کرد، بەڵام لەبەر ئەو حەدیسە فێڵ لە هیچ کەسێک ناکەم، چونکە ئەزانم بۆ جەهەنەم دەبات. بۆیە ئەگەر لە شتێکی 250 فێڵت کرد، لە شتێکی 1000 لە شتێکی 5000 لە 10000 بزانە تۆ بەرەو جەهەنەم دەڕۆیت. ڕاستیەکان بە خەڵکی بڵێ، وەڵا کاکە ئەگەر بڵێم ئەمەی پێ بڵێم، ئەمە بڵێم ئەمە عادی و ئەوە لەگەڵ ئەوەی ترا فەرقی نییە، لێم ناکڕێ، مەجبورم ئەمە بە 5000 بە 25000 بفرۆشم، بە 20000 بفرۆشم، چونکە دوکانەکان دروایە فرۆشن. هەندێک خەڵکی شێوەنە داماوە لە ژن و پیا و ئەچێ 20ەکە کڕە 5ەکە ناکڕێ، لە کاتێکا یەکیشن جاری وایە یەکە، فەرقی نییە، بەس ئەڵێ بیدەمە 5 کەس لێم ناکڕێ، مەجبورە چی فێڵەکە. مەی کە بازاڕت هەیە نیە کەیفی خۆتە، خیانەت مەکە، فێڵ مەکە. جا ئەوەی کە باسمان کرد ئەوەی ئاین کاریگەری بەسەرمانەوە هەبێ. منافقەکان خوای گەورە باسییان نەکات ئاینەکە کاریگەری بەسەریانەوە نەبوو، ئیماندارەکان ئیمانیان زیاتەکە کاتێک قورئان دابەزی، بەڵام منافقەکان خوای گەورە فەرمێ فەزادەتهم ڕیجسەن ئیلا ڕیجسیهم،
خراپی و پیسیەکەیان زیاد ئەبوو ئاەتی قورئان دابەزی زیاتر خراپە بوون ئێکاکە گیان تۆ هەموو ساڵێک 50 خود بە بەلانی کەمە گوێ لێگری بۆ کاریگەری بەسەرتەوە نییە بۆ ئەم دینە کاریگەری بەسەرتەوە نییە بە خۆت بگۆڕە حاجیت عمرت کردووە نوێژ دەکەی هەموو شوی مزگەوت دەکەی ڕۆژوو دەگری با کاریگەری بەسەر خۆت و مناڵەکانتەوە هەبێ ژنەکەت نەخە پێش سیارە بە سافیرەی ژنەکەت با لە بازاڕە ئەفەنی پانتۆڵە پێ نەبێ ئەو دینە کاریگەری با بەسەرتەوە هەبێ پیاو ئەبێ غیرەتی هەبێ ڕێز لە ژنی خۆت بگرە بەڵام هەموو شتێک سنووری خوتایبەتی خۆی هەیە بۆی ئاگادار بن ئینشاءڵڵا با ئەو ئاینەی خوا کاریگەری بەسەرمانەوە هەبێ لە فڕ و فێڵ لە زوڵم و خیانەت و غەشمان پارێزێ وامان لێکا ببینە نمونەی چاک بۆ خەڵکی وەڵای کەسێک دەناسم لەم شارەدا بەمە کۆتایی بە قسەکان دەهێن تقریبا 2001 بوو 2002 بوو شتێ ئاوا بوو گەنجێکە بوو دەمناسی گەنجەکە موسڵمان نەبوو فکرێکی هەبوو موسڵمان نەبوو ناوی فکرەکە نایام بەس گرنگەوەیە موسڵمان نەبوو باوەڕی بە ئیسلام نەبوو غێری ئیسلام بەرنامەیە تری هەبوو ئەم گەنجە پیاوێکی ملتەزیم هاتبوو لای شتی خواردبوو شیرینی خواردبوو دوکانی شیرینی هەبوو شیرین و شتی خواردبوو قەدەری خوا ڕۆشت بوو بیری چوو بوو پارەکە بدا لەم بازاڕی چەمچەماڵە ڕۆشت بوو ئەو دی و قەڵا لەوێ لای قەڵای چەمچەما بیری کەوتو خۆم پارەم نەداوە وەڵای بۆ پارەم بۆ خاوەن دوکانە نەدا دیارە پیاوەکەش شەرمی کردو پێی بڵێ گەڕاوە دووبارە بۆ دوکانەکە وتی کاک فڵان کەس داوای لێبوردن دەکەم بۆ خوایە بیرم چوو پارەکەت دەمێ مەشغوڵ بووم بیرم چوو ئەو پارەکەت زۆر داوای لێبوردنیش دەکەم لەوێ گەڕایەوە چونکە پارەکەی لەبیر چووە نەوی کورە دەکێشە نییە ئەو گەنجە سوبحان الله لەو ڕۆژە موسڵمان بوو وەڵای زۆربەی جومعەکان لە مزگەوت ئایبینم ئالێران سبحان الله بەهۆی یەک ڕەفتاری جوانەوە ئەو ئیسلامە چوە دڵی والحەمدولله ئێستا موسڵمانە و نوێژکەرە و ئاهلی مزگەوت دێ با ئێمە جوان بین با ڕۆژتمان جوان بێ با ئەو دینە کاریگەری بەسەرمانەوە بێ وەکو منافقەکان نەبین هەر ئاەتدا بەزێ ئێمە منافقەکەمان زیاد بکە هەر خراپ بین و هەر خراپ بین ئیماندار ئیمانی زیاد دەکە منافق ئەدۆڕێ ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ پارێکە لە ئەم ساڵ باشتر بۆ منافق ئەم ساڵ لە ساڵ باشترە ئەوە نیشانەی منافقیە پەنا بەخوای گەورە با خۆمان پارێزین داواکەم لە خوای گەورە میهرەبان یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوای گەورە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی پیاوێکی خێرخوازی شێ لە مزگەوتاڵە دوعای خێر بۆ دایک باوکم بکەن مردووە یا ڕەبی خوای لە باوکی خۆش بە لە باوکی ئێمە و دایکی ئێمە و هەموو مردوەکانمان خۆش بە یا ڕەب العالەمین خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوای گەورە ئەم دینە کاریگەری بەسەرمانەوە هەبێت آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.